سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش. دیارە پرسی ناردنی بوجا بۆ پەرلەمانی کوردستان دابشکردنی 30 ڕۆژجارێکی موچە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان با لێ بڕینەوە هاوکات ڕۆشنی شاندی هەرێم و ڕێکەوتنی نێوان هەریم و بەغداد و کۆمەڵێک لەم پرسانە بابەتی گەرمی ئێستای نێو شەقامی کوردی و گفتوگۆی لایەنە سیاسیەکانە. من لەسەر ئەم پرسانە و لەسەر کۆمەڵی بابەتی دیکە گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی. میوانی منە وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی دیکەم دەداتەوە. سوپاس بۆ ئامادەبوونت، سوپاس بۆ ئەم دەرفەتە مامۆستا عومەر. پێمان بڵێ پەرلەمانی کوردستان کەی دەست بە دانیشتنیەکانی خۆی ئەکاتەوە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، زۆر سوپاس بۆ ئێوە بەڕێز. طبعاً بەپی یاسا ئێستا پەرلەمانی کوردستان لە پشوایە. ئەگەر چی ئێمە پێمان وایە کە لە هەرێمی کوردستان هێندە کێشە و گرفتی زۆری جیاجیا هەن بە تایبەت پەیوەندیدار بە بژێوی ژیانی خەڵکو و موچەوە، حەق نەبوو پەرلەمان ئەم پشووە وەرگرێ و ئەبوو ماوەی کارکردنی درێژ کاتەوە و ئەبوو بەپێی ئەو یاداشتانی کە ئێمە چەندین جار بە تایبەتەوە ئەندام پەرلەمان و فراکسیۆنانەی ناڕازین لەم بارودۆخە و لە دۆخی موچە بەپێی ئەو یاداشتانە پەرلەمان کۆبوونەوەی خۆی بکردایە و لە دەواما بوایە بە تایبەت بە نیسبەت دانیشتنە ئاساییەکانەوە. و بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەوەمان بیستووە کە پەرلەمان ئەگەر پڕۆژە یاسای بودجە بۆ نمونە لە حکوومەتەوە بێتە پەرلەمان، ئەوە کۆبوونەوەکانی لەسەر دەست پێ بکاتەوە. ئەگەرچی پێشەوەی کۆبوونەوە و دانیشتەکانی پەرلەمان دەست پێ بکاتەوە بێتە لیژنەی دارایی، لە لیژنەی داراییەوە راپۆرتی لەسەر ئامادە بکرێت. پڕۆژە یاسای بودجە بێتە پەرلەمانی کوردستان خۆیەوە 17 ساڵە لە 2013ەوە هەرێمی کوردستان لە فەراغێکی گەورەی یاساییایە کە پڕۆژە یاسای بودجەی نییە و نەبوونی پڕۆژە یاسای بودجەش واتە هەرێمی کوردستان هیچ پلان و بەرنامەیەکی دارایی و ئابووری نییە. ئەماش ئاو ئەڕژێنێتە ناو ئەو جۆگەلەی کە گەندەڵیە و بە پێچەوانەوە نایەڵێت دەرفەتی شەفافیت نابێت و داهاتەکان دەرناکەون، خەرجەکان دەرناکەون. واتە بە کورتیەکەی تۆ ناتوانانی بڵێ من حکوومەتێکم هەیە بەڵام بەرنامەی دارایی نییە، بەڵام بودجە یاسایی نییە. شتیوانیە لە دنیا حکوومەت دەگەر حکوومەت بێت تەنانەت دامەزراوێکی بچووکیش ئەبێ بەرنامە و پلانی هەبێت، ئەبێت خەرجەکانی و داهاتەکەی بۆ خەڵکی وڵاتەکەی ڕوون کاتەوە. بۆیە ئەم دۆخی کە حکوومەتی تیا بووە بەشێک بووە لە تەواوکردنی ئەو گەندەڵە گەورەی لە کوردستانە هەیە و بۆتە هۆیەوەی کە داهاتەکان لە کوردستانە نادیار بن و خەرجی نادیار بێ و حکوومەت لەناو فەوزایە بژی و بەشێکی زۆر لە داهاتی ئەم وڵاتە بە هەدەر بڕوا، چونکە کە داهات دیار نەبوو بۆی لە ڕێگەی پەرلەمانەوە چاودێری بکرێت، لە ڕێگەی میدیاوە چاودێری بکرێت، چالاکوان و ڕەخنەگرەکان چاودێری بکەن، هاوڵاتیان چاودێری بکەن. بەڕاستی ئەمە دۆخێگە خوڵقێنێ کە تۆ نازانی لەو دی و پەردەوە چی ڕوەدا. بەڵام ئێستا کە حکوومەت نیەتێکی هەیە و لێدوانی فەرمیدا و تەبێژەکەی کە و ئەنجومەنی وەزیرانیش کۆبوونەوەی کردووە لەسەرەوەی پڕۆژە یاسای بودجە بۆ 2021 بنێرنە پەرلەمان، ئەمە کارێکی باشە. بەڵام لەوەش گرنگتر ئەوەیە کە هەموو داهاتەکان لە پڕۆژە یاسای بودجە دەرکەون. ئەمە یەک. دووەم، موچەی موچەخۆران بە پێی یاسا لەو پڕۆژە یاسا بچەسپێنرێ، واتە دیار بێ لە 2021 موچەخۆران، کارمەندان، ئەوانی موچەیان هەیە بە ناونیشانی جیاجیا، چاوکاری کۆمەڵایەتی بێ، چ شەهیدان بێ، چ خانشین بێ، بۆ 12 مانگ هەر مانگێک موچەکانیان بە پێی یاسا. کە ئەڵین بە پێی یاسا واتە ئەوە ناکە حکوومەت ئێستایی کە مانگێک لە سا 21 و مانگێ لە سا 18 و مانگێ نایدا و مانگێ وەلای ئەنێ و مانگێ پاشەکەوتیەکە. بەڕاستی ئەمە حکوومەتداری پێ ناڵێن. بۆیە بە پێی یاسا ئێمە چاوەڕوانیمان ئەوەیە: یەک، داهاتەکان دەرکەون هی هەرێمی کوردستان لە پڕۆژە یاساکە. دووەم، بە پێی یاسا موچەی موچەخۆران جێگیر بکرێت. ئەگەر چی بودجە ئامانجی گەورەتری هەیە، یعنی بەڵام ئێستا ئێمە کێشەکانمان هێندە گەورن، چاومان بەس لەوەیە کە لانی کەم لە 2021 موچەی موچەخۆران جێگیر بکرێت و ئەگەر نابێ پڕۆژە یاسای بودجە ئامانجی کۆمەڵایەتی دیار بێ، ئامانجی ئابووری دیار بێ، ئامانجی دارایی دیار بێ و بۆ هەموو بوارەکان تەرخانکراوی هەبێ و ئەبێ کەرتی تایبەت دیار بێت حکوومەت هەرێمی کوردستان چۆن مامەڵی لەگەڵاکە. ئێمە چاوەڕوانی پڕۆژە یاسای بودجەین لە حکوومەتەوە. بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان بە لێدوانی فەرمی
باسی لەوە کردو کەسی ڕۆژجارێک ئەتوانێت موچە دابشکە ئێوە چۆن دەڕوانە ئەو بڕیارە موچە لە کاتی خۆیان دابەشەکرێت؟ حکوومەت لە 5 ساڵی ڕابردووە نەک لە 5 ساڵی ڕابردووە ئەتوانم بڵێم بە درێژای هەرنەوە کابینەکە دەیان وعد و بەڵێنی بە هاوڵاتیان داوە بەڵام وعد و بەڵێنەکان لەبەرەوەی بەپێی یاسا کار ناکرێت لەبەرەوەی شەفافیت نییە لەبەرەوەی عەدالەت نییە لەبەرەوەی ئێمە حکوومەتێکمان هەیە لە دەروەی موەسسەسات وعد و بەڵێنەکان زوو ئەبنە بڵقی سەر ئاو زوو دەرەکەوێت کە ڕاست نین وعد و بەڵێن کارەبا چاکەکەین وان چاک ناکرێت وعد و بەڵێن شەفافیەتە بێ شەفافیت نییە وعد و بەڵێن مەسەلەن ئەو نەوتەی ئەیفرۆشەن داهاتەکەی زیاترە بێ لەوەی لە بەغداوەیەت کە ئێمە هەمومان بینیمان لە کابینەی پێش و وەزیری نەوت وەزیری سامانە سروشتیەکان ئەم وعد و بەڵێنەیدا بە خەڵک و لە هۆڵی پەرلەمانە وا دەرنەچوو بۆیە حکوومەتێک کە بە یاسا کار ناکات دامەزراوەی نییە و حکوومەتێکی ڕەشید نییە و حکوومەتێکە لە ژێر با بڵێین ڕەفتار و هەڵسوکەوتی هێزی قووەتی حیزبەکانی دەسەڵاتە هەنگاوانێ بەم جۆرەیەکە تۆی بینی بەڵە وعدی یاوەسی ڕۆژجارێک خۆی لە خودی خۆیە بەڵێنەکە باشە بەڵامە بێبێتە دی ئەمە یەک دووەم نابێت بەو لێبڕینانەی کە عشوائیە و بەڕاستی ستەمە لە موچەخۆرە یعنی چی لە سابسیە گەبڕی ئەمە لەکوێی دنیا جێ بێتەوە ئەگەر 30 ڕۆژجارێک بە پێی یاسا موچەی موچەخۆرانت پێ ئەدرێت زۆر باشە حکوومەت ئەگەر پێت نادرێت داواکاری وازنامە بهێنەرە پەرلەمان کابینەکەت هەڵوەشێنەرەوە چونکە حکوومەتی هیچ وڵاتێک متمانەی پێ نەدراوە بە زۆرینە پێک نەێنراوە گەرچی ئێمە ملا حەزمان لەسەر زۆرینەکە هەیە بۆی چۆنی بێ ئاوا هەڵسوکەوتکە یاسا هەیە بۆ موچەی مامۆستا بۆ موچەی پزیشک بۆ موچەی پێشمەرگە بۆ خانشین بۆ شەهید بۆ هەموو ئەوانە ئەبێ بەپێی یاسا موچە بدا ئەگەر بەپێی یاسا موچەدا 30 ڕۆژجارێک زۆر باشە ئەگەر بەپی یاسا موچە نادا بەڕاستیە بێ حکوومەتەکەی هەڵوەشێنێتەوە حکوومەتێکی کاربەڕێکەر تەکنۆکرات هەرچی جۆرێک لەوانە پێک بێنێ و حکوومەتەکە بداتەوە دەست خەڵکی وڵاتە چارەسەری زۆریان لە سەبارەت بە هاوپەیمانەتی هیوا لە ماوەکانی ڕابردووە لە پەرلەمانی عێراقەوە ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی عێراق کوردەکان بەتایبەت هاوپەیمانەتیەکیان پێکێنا بەتایبەت ئەوانەی کە ئەو پەرلەمانتارانی کە ئۆپسیسیۆن بوون دەنگۆی ئەوە هەبوو لە پەرلەمانی کوردستانیش هەمان هاوپەیمانی ئەهێنرێ ئێوە زانیاری چیتان لایە ئایا هیچ هەوڵێک هەیە بۆ دروستکردنی هاوپەیمانەتێکی لە هاوشێوە بۆ جاتی گەندەڵی بۆی حکوومەتی خەڵک بێ هەموو هەوڵێک پیرۆزە و ئەوەی لە پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی بەغدا هەیە لە عێراقا هەیە کە پێشتر گروپی 15 بوون ئێستا مستەوای پێکەوە کارکردنی سیاسیان بەرز کردوتەوە بۆ هەڵپەیمانی واتە ئەمە هەر درێژکراوەی ئەو هەماهەنگیە کە پێشتر هەبووە لە نێوان 15 ئەندام پەرلەمان لە فراکسیۆنی جیاجیا کە فراکسیۆنی کۆمەڵیژێکێکە لە فراکسیۆنەکان ئاستەکان بەرز کردوتەوە بۆ ئاستی هاوپەیمانەتی کە چوارچێوەیەکی سیاسی مۆدێرنی پەرلەمانیە و هیچ بەرنامەیەکی تر نییە لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە بەڵام بەڕاستی لە هەرێمی کوردستانیشا پێویستە هەموو کەسانی ناڕازین هەموو کەسانی دژی ئەم شێوازە حکومڕانیەن کە تیایدا حیزبەکانی دەسەڵات دەوڵەمەندترە بن برسەکانیان دەوڵەمەندترە بێت داهاتی ئەم وڵاتە ناچێتە گیرفانی خەڵکەوە هەمووی لە سنوورەکان قاچاقچێتی گەورەی پڕمەترسی هەیە وەدا گرێبەستەکانی نەود ناشەفافن کۆمپانیەکانی حیزب بوونەتە مشەخۆر بەسەر نەوتی ئەم وڵاتەوە هەموو ئەوانەی دژی ئەم دۆخەن پێویستە ئاستی هەماهنگیان بەرزکەنەوە ئێمە لە پەرلەمانی کوردستان پێکەوە کارکردنمان هەبووە ئەو فراکسیۆن و ئەندام پەرلەمانانەی ناڕازین لەم بارودۆخە بەڵام مستەواکەی نەگەشتوەتە هاوپەیمانی و ئومێدەوارم یعنی مستەواکەی بۆ ئاستە بەرز بێتەوە و ئەگەر نەشگاتەوە ئاستە ئەوە ئێوە بینیتان مەسەن لە پرسی پرساندنە خۆی فراکسیۆنی کۆمەڵ 7 ئەندامە و لەگەڵ ئەو فراکسیۆنانەی ناڕازین پێکەوە توانیمان پرساندن بۆ حکومەت بکەین و پێکەوە هێندێ دەنگی ناڕەزایی ترمان گەیاندۆتە چوارچەوە یاساییەکان ئەگەر چی بەرهەمی بەهۆی زۆرینەی پەرلەمانیەوە لە ئاستی پێویستانە بووە بەڵام وامان کردووە نوێنەرایەتی شەقامی ناڕازی بکەین و نوێنەرایەتی دەنگە ناڕازیەکان بکەین و هەردوو هێزی دەسەڵات ڕاچڵەکێنین ڕاوەستێنین لەوەی کە بیانەوێ پەرلەمان و هەموو موسساتی ئەم وڵاتە چۆنیانەوێ بۆ جۆرە ئاراستیان بکەن تا ئێستا ئەوەندەمان هاتووە بەدەستەوە ومێدەکەم لە داهاتووە مستەوای کارکردن پێکەوە کارکردنی دەنگە ناڕازیەکان لە کوردستانە
چ بۆ هەڵبژاردننی بەغدا بێت چنە لەناو پەرلەمانی کوردستانە بێ بگاتە ئەوواستە بەڵام هیچ بەرنامەیەکی لۆ چۆرە نییە تا هیچ هەوڵێک نییە لە داهاتوە نییە هەوڵێک نییە بۆ پێکهێنانی شتێک بە ناوی هاوپەیمانێتی هیوا لە کوردستان مامۆستا سەبارەت بە پرۆژەی لامەرکەزی کە ئێستا پرسیەک و بابەتێکی گەرمە زۆرێک لە با بڵێن یەکەتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەم پرۆژیان هەرێکەوە بەخۆی بەخاوەنی ئەزانێت و داوای سیستەمی لامەرکەزی ئەکات ئێوە ئەم پرۆژەیە چۆن هەڵەسەنگێنن هاوکات ئەگە بێتە پەرلەمان چۆن مامەڵەی لەگەڵ ئاکەن لامەرکەزی شێوازێکی مۆدێرنی بەڕێوەبردنە لەناو با بڵێن زانستی بەڕێوەبردنە زۆر بەباشی باسی خاڵە ئیجابیەکانی کراوە واتوانرێت بێتە هۆی خێراکردنی پرۆسی بڕیاردان بەشداری خەڵک لە شوێنە خۆجێیەکانە و زیرەکانە بەکارهێنانی داهاتی ئەو وڵات و ئەو شوێنانە بۆ خزمەتی پرۆژەکان و خزمەت گوزاری بەڵام خاڵی سلبیشی هەیە یەکێک لە خاڵە سلبیەکان ئەوەیە کە ئەگەر یەک سیاسەتی نەبێ یەک بەرنامەیی نەبێ یا خۆت با بڵێن دەستگاکانی چاودێری تند و تۆڵ نەبن وەکو کاری چاودێری پەرلەمان وەکو دیوانی چاودێری دارایی وەکو دەستەی نازاهت تند و تۆڵ نەبن بە هەدەردانێکی گەورە هەیە ئەمە لە ڕووی علمیەوە لە ڕووی واقعیەوە ئێستا لە کوردستانە ئێمە کێشەی ئەومان هەیە کە مەرکەزیەتمان نییە یعنی لە هەرێمی کوردستانە ئێمە کێشەمان ئەوە نییە لامەرکەزی نییە کێشەمان ئەوەی مەرکەزیەت نییە کێشەمان ئەوەیە هەموو داهاتی برایم خەلیل ناگەڕێتەوە خەزێنی گشتی هەموو داهاتی باشماغ ناگەڕێتەوە خەزێنی گشتی کێشەی ئەومان هەیە دوو حیزبی دەسەڵات وەکو زەرو خوێنی میلەتەمژن هەر یەکەیان لە ئیدارە و لە دەڤەرێک هەولێر و دۆک بۆ پارتی و ئیدارەی یەکێتی و گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕین بۆ یەکێتی ئێمە ئەسڵەن ئێستا کێشەی لامەرکەزیەتێکی فەوزەویمان هەیە بۆیە ئەگەر هەر هەوڵێک بە ئاراستەی لامەرکەزی علمی و بە مؤسساتکردنی وڵات و بەهێزکردنی دەستگاکانی چاودێری کارێکی پیرۆزە من بەش بە حاڵی خۆم تەیید یەکەم پێم خۆشە حەزەکەم سەرکەوتوو بێ و ئەمە شێوازێکی مۆدێرنی بەڕێوەبردنە بەڵام ئەگەر لامەرکەزی بەم دۆخەی ئێستای کوردستانەوە بێ کارەساتی زیاتر بە دوای خۆی ئاهێنێ بۆ خەڵک وی جیزافەیەک ناکە بۆ ئەوی ئێستا هەیە ئێمە ئەو هەستەکەین ئەو لامەرکەزیەتی کە ئێستا بانگەشەی بۆکرێ بە جۆرێک بە سیاسی کراوە کە ناچێتەوە سەر ئەوەی کە لە ڕووی زانستیەوە لامەرکەزیەت بە دوای خۆی ئاهێنێ بۆ خەڵکی وڵاتێک بۆ خەڵکی شارێک و ناڵێم لامەرکەزی چۆن باسەکەی کە تۆ هێشتا سیستەمت نییە دامەزراوت نییە یعنی لامەرکەزی پەیڕەو بکرێت لە ڕووی داری و لە ڕووی داراییەوە بەڵام دەستگاکانی چاودێری نەتوان چاودێری داهاتکەن نەتوان چاودێری خەرجی بکەن چ بەرهەمێکی بێ بۆ خەڵک هەموو سیستەمێکی لامەرکەزی واتە تا شێوازی بەڕێوەبردنت بە ئاراستەی لامەرکەزیە مەیلان بێ لار بێتەوە تۆ ئەبێ دەستگاکانی چاودێریت بەهێزتر بن لە وڵاتایمە کێشەمانەوەی دەستگاکانی چاودێری بەهێز نین نە چاودێری پەرلەمان بەسەر حکومەتەوە بەهێزە نە چاودێری دەستەی نەزاهە و دیوانی چاودێری دارایی و نە دادگاکان بەهێزن نە میدیاش هێندە بەهێزە بتوانێت هەڵسو کەوتی دەسەڵاتدارانی خواروخێتی دەسەڵاتداران ڕاستکاتەوە بۆیە لە ئێستەیە ئەوەی کە بانگەشەی بۆ ئەکرێ من وا ئەزانم زیاتر دروشمێکی سیاسیە نەوەکو دریشمێک کە علمی بێ و پیشەیی بێ بۆ خزمەتی خەڵک بێ پەیوەست بە گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغداد دیارە ئێستا وەفتێک لە هەرێمی کوردستانەوە بەنیازی ئەوەن سەردانی بەغا بکەن زانیاری وەک لای بەڕستان هەبێ گفتوگۆکانیان گەشتۆ بەچی ئایا ئەم دوو حکوومەتە دەکەن بەڕێکەوتن خاڵی جیاوازی لە نێوان هەرێم و بەغدا تەسلیمکردنی نەوتە تا ئێستا ئێمە ئەو ئیرادەیەمان نەبینیوە لە هەرێمی کوردستان کە بەرمیلی نەوت ڕادەستی بەغدا بکە بۆی لە ڕێگەی سۆمۆ بفرۆشتێ بەغدا ئەمەی ئەوێ و لە پرۆژە یاساکانیشە ئەمە جێگیرەکرێت لە 2021شە ئەگەر هەرێم نەگاتە ئەم بڕیارە بەڕاستی ئەستەمە ڕێککەوتنی هەولێر و بەغدا و چەند جاری تریش وافت بچێ هیچ بەرهەمێکی نابێ چکە تا ئێستا دیارە هەرێمی کوردستان هەردوو حیزبی دەسەڵات و کە حکومەتیان پێگەێناوە لەگەڵ گۆڕان ئەمە قسەی حکوومەتە کە ئەوان داهاتی 250,000 بەرمیل تەسلیمەکەن داهاتی 250,000 بەرمیل بۆ کوردستانیش سوودی نەبووە ئێمە بینیمان لە 2020
حکوومەت لە 9 مانگا ملیارێک و 800 میلیۆن دلاری دەستکەوتووە بۆهۆی ئەو خەرجیانەی تێچووی نەوت هەیەی بۆهۆی ئەو گرێبەستە خراپانەوە بۆهۆی کرێبۆریەوە بۆهۆی ئەو گرێبەستەی لەگەڵ بەغا هەیە بۆهۆی ئەو قەرزانە بۆهۆی ئەو پێشوەخت فرۆشتنەی نەوتەوە بەهۆی هەموو ئەو هۆکارانە بەغدا ئامادە نییە یاخود خۆی ناچار نابینێ لە دۆخی دارایی ئێستەیە کە بارودۆخی بەغداش خراپە بچێتە ژێرباری ئەم جۆرە فرۆشتنی کە هەرێمی کوردستان هەیەی و چ مەجبورە لە داهاتی بەرمیلێک نەوت کەمتر لە نیوەی بۆ بگەڕێتەوە لە کاتێکا بۆ خۆی زۆر بە ئاسانیەتوانێت بە نرخی نێودەوڵەتی بازاڕی ئەمڕۆی جیهانی نرخی بەرمیل هەرچەندێک بێ عێراق بۆندەی فرۆشێ بۆ هەرێمی کوردستان کەمتر لە نیوەی داهاتەکە بۆ بگەڕێتەوە بۆیە تاوەکو هەرێمی کوردستان نەگاتە ڕازیبوون بەم بڕیارە کە 250 کە بەڕاستی لە قازانجی خەڵکیشە بەغدا بە هەموو کێشەکانیەوە بەغدا پڕ لە گەندەڵیە بەرە خزمەتگوزاری خراپە بەڵە و فەوزا هەیە بەڵە موەسسات جێگیر نییە بەڵە و دۆخی ئەمنی خراپە بەڵە هەموو شتانە ڕاستن دۆخی دارایی خراپە هەموو شتانە ڕاستن بەڵام ئێستا بۆ هەرێمی کوردستان وەکو دەرفەت وایە ئەبێ هەردوو هێزی دەسەڵات حکوومەت لە کوردستانە بەغدا وەکو دەرفەتێک ببینێ بۆی لە 2021 فریای خەڵک کەوێ لە هەرێمی کوردستان لانی کەم دۆخی موچە جێگیر بێ هێندێ پارە بۆ خزمەتگوزاریەکان بێت بە تەسلیمکردنی بە ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوت و فرۆشتنی لە ڕێگەی سۆمەوە ئەبێتە هۆیەوەی کە بەشە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا دەستکەوێ کە ئەمە دەستکەوت تۆ نزیکەی 2 ملیار تا 2 ملیار و نیوت گۆڕیوەتەوە بە 12 ملیار دۆلار بەڕاستی کە ئەمە مەبلەغێکی زۆر زۆر گەورەیە و ئەتوانێت هەم موچەشی پێدابین بکرێت لە کوردستان هەم پرۆژەکانیش پێ وەگەڕ بخرێت بۆیە تاوەکو هەرێمی کوردستان نەگاتە ئەم قەرارە زەحمەتە ڕێککەوتن ساڵی 2021 دۆخی دارایی هەرێمی کوردستان دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەکوێ دەکات ئەوی ئێوە پێشبینی دەکەن و چاودێری دۆخەکە ئاکەن دۆخی دارایی هەرێمی کوردستان لە 2021 سێ ئەگەرە ئەگەر یەکەم ئەگەر لەگەڵ بەغدا ڕێککەوێ ئەوە باشە بێت وەلانی کەم موچە جێگیرە بێ هێندێ داهاتی باشە بێت بۆ پرۆژەکان کە نزیکەی 12 ملیار دلار بەڕاستی مەبلەغێکی گەورەیە ئەمە یەک دووەم ئەگەر هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێک نەکەوێ بەڵام گۆڕانکاری ڕیشەی و چاکسازی ڕیشەی بکە هەرێمی کوردستان دەوڵەمەندە داهاتی ئێستەی کە لە گومرگەکان دەسەکەوێ بە هێندێک گۆڕانکاری ڕیشەیی نەهێشتنی قاچاقچێتی و ئەو چەتەگەریەی لە سنوورەکان هەیە ئەبێتە دوو ئەوەندە داهاتی باج ئەگەر لەسەر هەموو کۆمپانیاکان بچەسپێنرێ و لێیان وەربگیرێ کۆمپانیاکان عفو نەکرێن لە بەرەوەی کۆمپانیای دەسەڵاتن کۆمپانیاکانی نەوت عفو نەکرێن ئەو هەموو کۆمپانیای ڕێگەیان پێ نەدرێ بەهۆی شەریکایەتیان لەگەڵ دەسەڵات خۆیان لە باج بدزنەوە داهاتیان بەرزەبێتەوە داهاتی باش بەرزەبێتەوە بۆ دوو ئەوەندە پیاچوونەوەش بە گرێبەستەکانی نەوت بە هەمان شێوە داهاتی نەوت بە ئاستێکی زۆر باش بەرزەکاتەوە واتە ئێمە هەرێمێکی دەوڵەمەندمان هەیە ئەگەر گۆڕانکاری ئەگەر چاکسازی ڕیشەی بکرێت لە سێ سەرچاوی داهاتە بەڵە دۆخێکی زۆر باشمان ئەبێت موچە شەدرێ و خزمەتگوزاریەکانیش بەگەڕەخرێنەوە بەڵام ئەگەر ئەمە نەکرێ بەڕاستی حاڵمان لە حاڵی 2020 باشتر نابێ ئەگەر خراپتر نەبێت و چونکە شەفافیت نییە یعنی کە تۆ ئیشت بە موەساد نەکرد ئێستا حالیان داهاتی هەرێمی کوردستان بەم دۆخەی ئێستاشەوە کە پڕیەتی لە نادیاری و گەندەڵی و خراپی بەڕێوەبردن نزیکەی 450 میلیۆن دلارە کە ئەکاتە زیاتر لە 600 میلیارد دیناری مانگانە واتە ڕێژەی لە سا هەفتای موچەت هەیە بەڵام حکومەت هەر موچە دابش ناکە هەر 50 ڕۆژ جارێ موچە دابشەکە هەر ڕێژەکەی لە سا 21 لێ بڕێ بۆیە بەڕاستی لە دۆخێکی لەم جۆرە 2020 چۆن حکومەت تەنها 5 موچەیدا 3 موچەی 2019 لە 2021 لەوە باشتر باندۆمان کردی سپاس بۆ بەڕێز ئەمەر گوڵبی ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە باسی لە چەند تەوەرێک کرد لەوانە پرسی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا هاوکات پرۆژەی لامەرکەزی و لەگەڵ ئەوەشە پرۆژەی ڕەوانەکردنی بودجەی هەرێمی کوردستانە بۆ پەرلەمان کە وەڵامی دایەوە سپاسێکین.